دەیان کاسبکاری مۆڵێکی هەولێر بە هەواڵی سووتانی دوکان و سەروەت و ماڵیان بەرەبەیانی ئەمڕۆ خەبەریان بووە. ئاگرێک لە بازاڕی هەولێر مۆڵ لەسەر شەقامی 30 مەتری هەولێر دەکەوێتەوە. مۆڵەکە نزیکەی 150 دوکان لەخۆ دەگرێت. بۆ یاگرەکەوە نزیکەی 20 دوکان دەسووتێ و بەشێکی زۆری دوکانەکانی تریش بەهۆی دووکەڵی ئاگرەکە زیانیان پێدەگا. زۆر زیانی پێکەتە، ینی 150 دوکانەکان هەمووی خۆیان بۆ بێزگە لەوەکەلی خۆیان بە سەر قوفلانە کرێشیاندە. هیچ خەدەماتە چینە، نە سیستەمی عەڕێقیە، نە سیستەمی کارەبایەکی باشیە. خاوەن دوکانەکان دەڵێن هیچ سیستەمێکی ئاگرکوژێنەوە لە مۆڵەکە نەبووە، هەر بۆیە نەتوانراوە زوو ئاگرەکە کۆنتڕۆڵ بکرێت. پێشتریش لایەنە پەیوەندیدارەکانیان لەو مەترسیە ئاگادار کردوتەوە. ئەملوەکو ئەنجومەن 15 سارە لەو مۆڵی ئەنجومەنم 15,000 پیانم گوتێ کاکە ئەو مۆڵە سیستەمی ئاگرکوژانەوەمان نییە، کاکە احتیمال لەسەر عەریقەکی گسکەمەکە لە پێشکانی من دادەنی، ئەمە ئەو مۆڵە ئاگرکوژانەوەی جەڕەس هیچی نییە. دوکاندارەکانی هەولێر مۆڵ کە دوکانەکانیان سوتاوە دەڵێن ئەوەی چەند ساڵ بوو کۆیان کردبەوە بە سعاتێک بوو بە خەڵووس. گەورەترین دوکانی ناو مۆڵی بوو، سەرەدەی 350,000 دلار بەلای کەمی ئەشامان سوتایە، هیچی ساغ نەما، هەمووی ڕۆیی لە منداڵیەوە ئیش دەکەین، کاسبی دەکەین، ئەو کلی لەمان پیا کرد کە ببینە ساحب دوکانی خۆمان محتاجی کەس نەبین، ئەوە هەمووی بە یەک ساعتی هەمووی بۆ ئەوە بووە پوش پەلاش هەمووی سوتا داوا دەکەین حکومە دەگە شتێکمان لۆ بکە مەمنون دەبین. بەرگری شارستانی هەولێر لێکۆڵینەوەکانی لە هۆکاری ڕوودانی ئاگرەکە دەست پێ کردووە کە گومان دەکرێت بەهۆی تەزووی کارەباوە بێت. ڕەنجە ڕەحمان، کورچاد نیوز، هاولێر.